پرۆژەی بینینی فیلمی کوردیا کە لێستایە هەفتەی سێمی بێگومان بەڕێواچێت. دیارم پرۆژەیە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بە تایبەت بۆ سینەماکاران و فیلمسازان بە شێوەیەکی گشتی کە بینین دەرفەتێکی زۆر باشە کە لە ڕێگەی ئەم کۆڕانەوە و لە ڕێگەی ئەم پرۆژانەوە جارێکی تر قسە و باس و گفتوگۆ کرێت لەسەر بڵین فیلمەکان و ڕەوشی فیلم بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە و لەلایەن ئەو کەسانەی کە دەرهێنەرن بە شێوەیەکی زۆر باش توانیوانە چەندین فیلمی زۆر تایبەت و ناوازە بەرهەم بهێنن بێگومان فیلمەکان جارێکی تر ئەبینرێت و لەلایەن دەرهێنەرەکانەوە قسە و باس و گفتوگۆی لەسەرەکرێتەوە و کەسانی پسپۆر و شارەزار جارێکی تر گفتوگۆیەک لەسەر تەواوی فیلمەکان و تەواوی ڕەوشی سینەماکرێت. دیارە بە خۆشحاڵیەوە لە ئێستاە سێم هەفتەی بینینی پرۆژەی پێکەوە فیلمی کوردی دیارە لە شاری ڕۆشنبیر و شاری سلێمانی بەڕێواچێت و تیایدا بۆ ئەم هەفتەیەش یەکێک لە بڵین فیلمسازە هەرە تایبەتەکان کە ئەویش هەوراز محەممەدە بێگومان سێ لە فیلمەکانی ئەو نمایش ئەکرێن و جارێکی تر قسە و باس لەسەر تەواوی ڕەوشی سینەما و بەرهەمهێنانی فیلمەکرێت لە هەرێمی کوردستانە. هەفتەی سێمی پرۆژەی پێکەوەبینینی فیلمی کوردی ئەمڕۆ حوتینۆ تایبەت بە نمایش و گفتوگۆکردنی سێ کورتە فیلمی هەوراز محەممەد بەڕێوەچوو. کورتە فیلمەکان زەوی ونبووان و ڕیکۆرد و پێکەنین و بچوونەوە و کاژمێر 3 پاژنیۆرۆ دەستی پێکرد و دواتر کاژمێر 4 پاژنیۆرۆ کاتی دەستپێکی گفتوگۆ بوو. پرۆژەکە بەردەوام و هەفتانە نمایشی بەرهەمی جەرەنەرە کوردەکانە کرێت و لە دوای نمایشکردن گفتوگۆیەک لەسەر ئەو بەرهەمانە سازەکرێت کە لەو ڕۆژەدا نمایشکراون. ئەمەش لەم پرۆژەیە نزیک بوونەوەی زیاترە لە بەرهەمە کوردیەکان و ڕەخساندنی دەرفەتێکە تا گفتوگۆی ڕەخنەی لەسەر کارەکان دروست بێت. پرۆژەکە هەفتانە لە سینەما سالم بەڕێوەچێت.